سەرلەبەیانی ئەمڕۆ ڕابەری کاسۆلیکەکانی ژیان پاپا فرانسیس لە سێم ڕۆژی سەردانەکەی بۆ عێراق گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەولێر و لەلایەن سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و ژمارەیەک لە بەرپرسانی دیکەی حزبی و حکومی پێشوازی لێکرا. لە دیدار و کۆبوونەوەکانی نێوان پاپا فرانسیس لەگەڵ بەرپرسانی هەرێم و نوێنەرانی سەرجەم پێکاتەوە ئاینەکان جەخت لە سەر پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکاتە ئاینی و نەتەوەییەکان کرایەوە. ڕابەری کاسۆلیکانی ژیان پاپا فرانسیس دوای دیدار و کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و نوێنەرانی سەرجەم پێکاتەوە ئاینەکان لە ڕێگەی 6 هەلیکۆپتەرەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەولێرەوە بەرەو شاری مووسڵ لە سەنتەری پارێزگای نینەوە لە باکووری عێراق بەڕێکەوت. پاپا فرانسیس لە شاری مووسڵەوە بە هەلیکۆپتەر گەیشتە شارۆچکەی قەرەقۆش و لەلایەن ژمارەیەک لە هاوڵاتیانی مەسیحی و هاوڵاتیانی پێکاتەکانی دیکەی نیشتەجێی شارۆچکەکە پێشوازی لێکرا و بە ئامانجی پاراستنی ڕێوشوێنی ئەمنی تون لە مووسڵ گیرابوویە بەر. پاپای کڵێسای کاسۆلیکی پاپا فرانسیس دوای گەشتنی بۆ شارۆچکەی قەرەقۆش چووە کڵێسای تاهیرەی گەورە و وتارێکی پێشکەش کرد و تێیدا وتی پێشوازی لە گەڕانەوەی ئاوارە مەسیحیەکان بۆ مووسڵ دەکەین. هەروە جەختی لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان سەرجەم پێکاتەکان کردەوە و ڕایگەیان بوونی ئێوە لێرە مانای پێکەوە بوونە بە هەموو ڕەنگە جیاوازەکان. کڵێسای تاهیرەی گەورە بە یەکێک لە کڵێسە گەورەکانی مەسیحیەکانی شاری مووسڵدا دەنرێت و ساڵی 2020 لەلایەن ڕێکخراوی یونسکۆ دەست بە دووبارە بنیادنانەوەی کراوە. پاپا فرانسیس دوای سەردانەکەی مووسڵ دووبارە گەڕایەوە شاری ئەولێر و ژمارەیەک کڵێسای لە شارۆچکەی عینکاوە بەسەر کردەوە. دواتر لە یاریگەی نێودەوڵەتی فرانسوا هەریر بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای هەرێم و نوێنەرانی وڵاتان و نەتەوەگرتووەکان و هاوکات ئامادەبوونی 10,000 کەس بەشداری ڕێوڕەسمێکی ئاینی کرد. تەواوبوونی ڕێوڕەسمە ئاینیەکەی یاریگەی فرانسوا هەریری پاپای ڤاتیکان و ڕێبەری کاسۆلیکانی جیهان دەگەڕێتەوە بەغدا. بەمەش کارنامەی سەردانەکەی پاپا فرانسیس بۆ عێراق و هەرێمی کوردستان کۆتایی دێت و سبەی دووشەممە ڕێوڕەسمی ماڵ ئاوایی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بۆ ساز دەکرێت و دەگەڕێتەوە ڤاتیکان.